ئەنی کە زۆر جار گاڵتەمان پێەکەن ئێمە بە تەکسێکین بۆ ماڵیان جاریوە بە پاس سەردانیانەکەین تۆ بۆیان بسلمێنە کە تۆ ئەوەنە مرتاحی ئەوان بەخیلی بە مرتاحیەکەی تۆ برن ئەسڵن ئەوان بڵێن بۆچی ئەو نیەتی و ئەوەنە مرتاحە ئێمە هەشمانە و بە دەرەجەی ئەو ئاسوودە و مرتاحنین تۆ بێ ئەویان بۆ بسلمێنی تۆکو ژنێک وەکو کەسێکی زۆر کەسایەتی بەرز ئەویان بۆ دەرخە کە من نیشمە بەڵام زۆر مرتاحم زۆر ئاسوودەم هەوڵ بە ئیش لەسەر ئاسوودەی و مرتاحی ناخی خۆت بکە لەگەڵ کچەکانتە دڵخۆش بن پێ بکەنن ئەوەی کە هەتانە سوپاسگوزار بن لەسەری ئەسڵن بە ئەوان بەخۆیان بچنەوە نەک تۆ بە ئەوان ببێ بە بەزمیان بڵێن ئەوان چۆنە کە نیشان و ئەوە مرتاح و ئاسوودن ئەسڵن بە کچەکانی ئەوان بڵێن بە دایکیان باشە دایکە بۆ ئەوان ئەم کچانە نیشیانە بەڵام زۆر ئاسوودن زۆر دڵخۆشن لەگەڵ دایک و باوکیانە ئەی بۆ ئێمە هەمان و هێشتا نەگەشتوینەتەوە ئاسوودەیە ئەسڵن بێ ئەو بەراوردە بکەن نەک ئەو بەراوردەی کە کچەکانی تۆ خۆیان بەراوردکەن بەوان ئەبێ نمونەیەکی جوان پێشکەش بکەی تۆ ئاسوودەی خی گەورە مناڵی پێبەخشیوی هاوسەرت هەیە دڵتان خۆشە بەیەکەوە ڕاستە نیتانە بەڵام تۆ دڵخۆشیەکەت مەگۆڕەوە بە هەموو شتی دنیا چاوت لەشتی کەس نەبێت چاوت لە ماڵی کەس نەبێت 300,000 چەنی ئەی بەکرێخان دوای ینی هەموو کەس ناتوانێت بەو شێوازە بژی بەڵام ئیتر شەو ڕۆژ و پیاوەداماوەش هەر هات و چۆکات هەر ئەوەن دەفری باوەڕتە بێ بۆ بە تەکسیە کاتێکە ئەڕۆی بۆ سەردانی کەسێک و مرتاحبی زۆر باشترە لەوەی کە گەورەترین مۆدلی سیارەت هەبێ و لە ناویان مرتاح نەبی